کار و چالاکیەکانی ئێمە حەزەکەم ئاماژەی پێ بە لە ساڵی 2019 بەڕێوەبەرایەتی چالاکیەکانی سەر بە بەڕێوەبەر تێگەشتەکەمان وەک پارێزگای سلێمانی هەستاوە بە پاکردنەوەی 653,157 متر مربع کە لەم مەساحەیە 4,924 پارچە میل و تەقەمەنی دۆزراوەتەوە لە ناوراوە. لە ساڵی 2019 تەنها 9 ڕووداو هەبووە، ئەو 9 ڕووداوەش هاوڵاتی بوون زۆربیان، 3 کەسیان شەهید بوون بەداخەوە و 6 کەسیشیان بۆتە هۆی برینداربوون و کەم ئەندامبوون. قوربانیان لە کارمەندانمان لە ساڵی 2019 لەم ساڵە تەنها 2 کارمەندمان بەرکەوتون، ئەویش ئەستنائی کارکردنەکەی کارکردنا کە کاریان بە ئەنجام داوە، 2 کارمەندانمان تەنها بریندار بوون و خۆشبەختانە ئێستا کەوتونەتەوە سەر پێی خۆیان و کارەکەن و کارەکانیان بە ئەنجامە.